هێژان ji çardeyê mehê şanda danûstandin kara hikûmeta Herêma Kurdistanê dîsa çûye Bexdayê ji wê rojê û heta ev rûkê em hatine herî dawî digel balyozê Amerîka li Iraqê civîn pêk aniye li ser rewşa siyasiya Herêma Kurdistanê ew înan û birina şandên cuda aliyên cudayên Iraqê bi Herêma Kurdistanê dikin daxwaziyên wan yên nedestûrî ku roj li peyrojê zêdetir dibin hemû tiş li derekê asê bûne hêj ev girêke ve nebûne. قول بو هفتیا درباز بوی کو پروژه اصا بهت شاندن بو پارلمان و رکفتن هریما کردستان و عراق دناف پروژه دا بهت جگیر کردن هاتا و گوهاستن بو به هفتیه دست بیک هفتیه بو داویه هفتیه و هفتیه جی بو یکادن صدام چنه اوقاس گوهرتن بسر دمیداته نکردن بسر و مجاره زیادت راد واستم میوانه که من هیا برئیس پیفدار جگیری سرک وزیرن هریما کردستان سمیر هورامیش بغداد میوانه مکاک سمیر گلک خیراتی کردستان 24 دیسا دبیجن لدو روژی داهاتو دا ام مسئله حل دکره ایوه چاواره دکن؟ بنای خواهی گوره سلاود لی به دنگکت که من قطعی کرد لراسی که باش تیه نگیشتم بپرسیارکانی تیه گیشتم باسی گفتگو کانی یوان هرم و بغداد کرد که دلین لدو روژی داهاتو دا یعنی او ریکوتنانه نیوان هولیر و بغداد جگیر دکره لنا پروژه اسا کدا ممکنه؟ لراستی دا تا ام لحظه که من قصبو ایوه اکم تنها او دقا یاسایه هیا که لپروژه یاسای بوجه للاین حکومتی عراقی و جگیر کرا ولا پروژه یاسای بوجه که هیچ دقیقی تر نیه للاین پارلمان و کتل سیاسی کان و لایانکانی تری لایان سیاسی کانی عراقی اما لیره جمارهیکی زور لکوبونو لگل لایان سیاسی کان حزبکان لەگەڵ پەرلەمانتاران و لایەنی حکومیش کۆبوونەوەمان ئەنجام داوە چاوەڕێ ئەوەی کە پەرلەمانی عێراق ئەو دقەی کە خۆی بەباشی ئەزانێ یاخود لەو دقەی بەباشتر ئەزانێت کە حکوومەتی عێراقی دایناوە لە پرۆژە یاساکە بیخەنە ڕووە گفتوگۆی لەبارەوەی بکەین بەڵام تا ئەم لەحزەی کەم قساکەم تەنها ئەو دقە هەیە و هیچ کاتێکیش دیاری نەکراوە بۆ ئەوەی کە ئەمڕۆ یاسبێنیان دووس بەی دقەکەمان بدەنێ یاخود موازنەت بخرێتە دەنگدانەوە لە پەرلەمانی عێراق و تا ئەم لەحزەی دیار نییە. کاک سەمیر دەڵێن ئەمڕۆ کوتلەی شیعەکان پێکەوە کو دەبنەوە ئەوان بڕیارێکی کوتایی لەسەر ئەم دقەی دەدەن کە ئەتوو باسی لێ دەکەی بەسەرکاتی هادی عامری ئێوە چاوەڕێ دەکەن چ دقەیەک دەربچێت جیاوازە لەم دقەی ڕێککەوتن لەسەر کراوە یانیش هەمان دەق دەبێ بە گوهارتنی هەندێک بند دقی بەهێز لە نێوان لایەنە شیعیەکانیش لە نێوان کوتلە سیاسیەکان و پەرلەمانیش تا ئەم لەحزەی وەکوتم ئەو دقەیە کە باز لە ڕادستکردنی 250,000 بەرمیل نەوتەکە کە حکوومەتی عێراقی لەگەڵ وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان ڕێککەوتنی لەسەر ئەنجامدا لە کۆتایی مانگی 12 و لە مانگی دواتر کە نێردرا بۆ پەرلەمان و ئێستا لیژنەی دارایی لەگەڵ لایەنە سیاسەکان کۆبوونەوەی خۆیەکە بەڵێ لایەنە شیعیەکان قسەی خۆیان دەبێت و ڕەنگە ئۆپشنێک یاخود خەیارێک یا پێشنیارێکی تر بخەنە ڕوو سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دۆسیەی نەوت و داهاتەکانی غێرە نەوتی و لەگەڵ خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانەی ئەم کۆبوونەوانەی کە ئێمە ئەنجامماندا لەگەڵ لایەنە سیاسەکان لەگەڵ چالاکوانان لەگەڵ پەرلەمانتاران لەگەڵ لیژنەی مالی لەگەڵ یەک بە یەک لە ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتاران ئامار و داتا و زانیاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانمان سەبارەت بە داهاتەکانی نەوتی و غێرە نەوتی و خەرجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بە شەفافانە هەمووی خراوەتە بەردەست تەنانەت ژمارەی موچەخۆران بڕی ئەو بودجەی کە پێویستە بۆ پێدانی موچەی موچەخۆران ئەمانە هەمووی ئێستا لە بەردەستە ئەوەی جێی داخل لە پێشتر ژمارەکان بە تەندروستی نەگەشتونەتە نە شارەی عێراقی نە پەرلەمانی عێراقی لە ڕاستیە بۆیە ئەو زانیاری هەڵانەی کە لەلایەن هەندێک لە سیاستمەدار و پەرلەمانتار و بەوانەی خۆشمانەوە ئەو زانیاری هەڵانەی کە گەشتوتە شارە عێراقی ببووە فشارێک لەسەر پەرلەمانی عێراق کە بۆچوونێک هەبوو لە شارە عێراقی گوایە کە هەرێمی کوردستان پشکی خۆی نەوتە فرۆشێت و لە پشکی بەسڕا و میسان و ناوچەکانی ترەبات بۆیە ئێمە یەکێک لە هەوڵەکانمان ئەوە بووکە و ڕاستیە یاخود ئەو زانیاریە ناتەندروستە بکەینەوە بە زانیاری دروست و هەواڵە ڕاستیەکانمان پێڕاگەاندوین. باشە ئێوە کاتێکتان بە پەرلەمان یانیش حکوومەت داوە تاکە ئێوە چاوەڕێ دەکەن وەڵامێک وەربگرن لە لایەنە شیعەکان لە ئەو کوتلە سیاسیانەی کە لە ژێرە کێفی دەستی و هێزی دەرەوەن یعنی بڕیار بە دەستی خۆیان نییە کاتێکتان دیاری کردووە تا کەش لەوێ دەبن. لە ڕاستیان موازنە پێویستە بە سنەیەکی مالی کامل بۆ هەموو عێراق تەنها پێوەست نییە بە پرسی هەرێمی کوردستان بۆیە
بۆ خۆشیان ئاسان نییە ئەعدادکردن و تەواوکردن و دەنگدان لەسەر ئەو پرۆژه یاسایە بۆیە تەنها ئێمە نەبووینەتە گرفتێک لە بەردەمی تێپەڕاندنی پرۆژه یاساکۆیان دەنگدان لەسەر پرۆژه یاسای بوجە و کردنی بە یاسایەک بۆ ئەوەی حکوومەتی عێراقی بیخاتە بواری جێبەجێکردنەوە بۆیە هیچ کاتێکیشمان دیاری نەکردو ئێمە بەردەوامی لە گفتوگۆکان و ڕەنگە خۆشیان تێبینیان هەبێت لەسەر کاک سەمیر ئێمە دەزانین تەنیا ڕێککەوتنی هەولێر و بەغدا ڕێگرنیە لە بەردەم جێگیرکردنی یانیش پەسەندکردنی ئەم پرۆژە ئێستا لایەنە شیعەکان خۆیان لە ناو خۆیاندا هەر یەکێکیان بەیاننامەیەک دەرەخەن داخوازیەکانیان زیاتر ئەبن ئێستا ئەوان خۆشیان لە ناو خۆیان ناکۆکن ئەمە جگەل ئەمە ئەوەی بۆ ئێمە گرنگە خەڵکی کوردستان یعنی خەڵکی کوردستان تاکەی چاوەڕێ بکە ئەو ڕێککەوتنە وەکو دەقەکانی خۆی بێتە جێگیرکردن لە ناو ئەو پرۆژە یاسایەدا تاکەی ئەمە دیار نییە؟ تا ئەم لەحزەیە کاتەکە دیاری نەکراوەکو پێشتریش ئاماژەم پێدا ئێمە چاوەڕێین وەکو ئاماژەت پێدا خۆت کوت لە شێریەکانم ڕۆکۆبوونەوەیان هەیە و وەکوتم لیژنەی مالی وەلایەنە پەرلەمانتاریەکان کوتەلەکان خۆشیان تێبیری بۆ چوونیان هەیە لەسەر هەندێک لە دەقەکانی ناو پرۆژه یاساکە کە حکوومەت نردویەتی ئەوەی کە پێیانەکرێ ئەوان بڵێن تەنەقولاتە لە بینی جەدوەلەکانە خشتەکانی پرۆژه یاساکە و ئەوەی لە دەسەڵاتی خۆیان نابێت پەرلەمان بە پێویستی خۆیان بە پێی دراسەتی خۆیان و هەندێک جار شارع یاخود فشاری شارع کاریگەری هەیە بەڕاستی لەسەر پەرلەمانتاران بۆیە چاوەڕێین ئێمەش وەکو ئەوان کە پرۆژه یاساکە بخرێتە بواری دەنگدانەوە و ئەو دەقەی کە پێوەستە بە هەرێمی کوردستان بەویستی ئێمە و ئەوانیش بێ بە پێی دەستور و بە پێی ڕێکارە یاساییەکان ئێمە ئامادەین وەکو خۆی جێبەجێ بکەین. کەواتە هێشتا مزایدەین سیاسی دەماوێ مایە بە تایبەتی دەما نێزیکی هەلبژارتنان دەبین گەلێک سپاس بۆ پەیدارێ جێگرێ سەرۆک وەزیرێن هەرێما کوردستانê بەڕێز سەمیر هەورامی ji بەغدایê bi rêya Skype gel bû gelek spas bû katiyê we. Serçav.